ئەو بینایی کە لەوێ وەرێرە ئەو بینایی کە لەوێ چەکدارانی حاجی شعبی لەوێن بە قەناس تەقە لە هاوڵاتیانی عێراقن بە تایبەتەوە چەکدارانی یەخودە و گەنجانی کە چەکیان هەڵگرتووە. ئەو بینایە لەکوێ بینەکەوت؟ ئەو بینایە لەم پاڵەوەتە دەداقایبەکەی بە ناسرا ئەوەی کە بورجەکەی لەسەرە؟ بەڵێ مەڕە پێشەوە. باشە ئێوە کێن گەنجی ئەم ناون کە بەرگری خۆتانەکە؟ بەڵێ گەنجیان شاعرن هەموو بین گەنجە و هیچ هێزێکمان لەگەڵا نییە داوامان زۆر کرد هێزێ بە هەرەماو نایە. لە ناوام خانوانەوە گەنجانی ئێرە خۆیان چەکیان هەڵگرتووە بەرگری لە خوانەکەن و ڕوبەڕووی چەکدارانی حەشدی شعبیە بنەوە. دووری نێوان ئەم چەکدارانە لەگەڵ چەکدارانی حەشدی شعبی تەنها 200 مەترە بێت. لە بەرەبەیانی ئەمڕۆوە بە تەقەی چەکدارانی حەشدی شعبی دوو هاوڵاتی بریندار کراون. ڕۆکان جاڤێنارتی خورماتوو.